إن الله يرزق من يشاء بغير حساب. خوای پەروەردگار مەبەستی بێ بە دڵنیاییە و ڕزق و ڕۆزیەکی تایبەت دەبەخشێ بە هەر کەسێک بەبێ هۆکار. ئەمە لە سەروو هۆکارەکانەوەیە، ئەمە لە دەرەوەی هۆکارەکان و توانای مرۆڤەکانەوەیە. کچێک بە تەنها لە شوێنێکە میوەیەکت پێبەخشیوە کە لەو سەرزەوێدا لەو کاتەدا لەو وەرزەدا لە هیچ شوێنەکانیە. ئەی خوای پەروەردگار چەند بۆ تۆ ئاسانە ئەم مستەحیلەش بۆ من بکەی کە منداڵم پێ ببەخشی. ئیذ نادا ڕەبەهو نیداءەن خەفیە. بەڵام بە دەنگێکی نزم بەس تەنها خوا دەنگی دەبیستێ، چاوی کەسی لەسەر نییە، بە بێدەنگی دوعاکەی کرد، کەواتە دوعای گیرا بەنیهێنی لە نێوان خۆت و خوادایە. ئێستامە بەداخەوە کابرا دوعا دەکا حەز دەکا کامیرەکەی لەسەر بێ و بیهێنەتە پێشەوە و فریمێسکەکانی نیشاندا و دەستەکانی ئاوا لێ بکە و بلەرزێ و سۆشیال میدیا لایک و کۆمنتی بۆ بکە. با بە دڵت بەوانە خۆش نەبێ. زەکەریا سەلامی خوای لەسەر بێ خۆی کەنار گرتووە، دەنگیشی بەرز نەکردوێتەوە. دەنگێکە نیداءەن خەفیە. خوا پێویستی بە دەنگ بەرزکردنەوەی تۆ نییە، بە دەنگێکی کزۆڵ و لەرزۆکەوە لە خوای پەروەردگار پاڕایەوە. وتی چی؟ هەر یەکسەوتی خوایە منداڵێکی کوڕم بدەیتێ؟ نا. فەرمووی ڕەبی ئینی وەهەنە العەظم منی واشتعل الرەأس شەیبە. ئەی پەروەردگارم بەڕاستی من پەککەوتەم، ئێسقەکانم پووکاونەوە. وەهەنە العەظم یعنی ئەو پەڕی پەککەوتەی مرۆڤ. نەیفەرموو پێستی لەشم چرج بووە، دەم و چاوم چرج بووە، پێستی دەستم چرج بووە، بەخوا بێهێز بووم، ئەژنۆم دێشێ، پشتم دێشێ. نا، هەر کڕۆکی ئەسقانەکانم پووکاوەتەوە. وەهەنە العەظم ئەوە ئاخر مەرحەلەی پووکانەوەی مرۆڤە، کە ئینسان دەڵێن بەس دوو چڵی ئەسقان ماوەتەوە. وتی خوا من ئێسقانەکەشم نەماوەتەوە. وەڵڵاهی ئەوەندە پەککەوتەم، ئەوەندە زەلیلم، ئەوەندە چوومە تەمەنەوە، تەنانەت ئێسقانەکانیشم ئازاریان هەیە، پووکاونەوە. واشتعل الرەأس شەیبە، سرم بریسکەی دێ لە سپێتیدا، مووی ڕەش لە سەرما نەماوە. کەواتە دوعاکان بە زەلیلی بکرێن لە بەردەمی خوادا. بەڕاستی دوعایەک بە تەکەببر و بە خۆدابادانەوە بکرێ بەخوا قبوڵ نابێ. ئەو وەختەی کە دوعات کرد لە خوا پاڕایتەوە ئەبێ بە ئەو پەڕی بێدەسەڵاتیەوە خۆ نیشانی خوادا، یعنی لە ناخی دڵەوە، لە ناخی دڵەوە بەرامبەر بە ڕەب العالەمین بڵێ یا ئەڵڵا بەخوا من کەسم نییە تۆ نەبێ. کاکی بەڕێزم خوشکی من، لە کاتی دوعاکردن نابێ بیری پارەکانت بێ. تۆڵێ یا ڕەبی خوا ڕزق و ڕۆزیم دەیە، دوای ئەڵێ ئەوەندە پارەم هەیە و بەخوا بەشی ئەوەندە ساڵم دەکا. نابێ بیرت لای خان و ئۆتۆمبیلەکەت و دەسەڵاتەکەت و کوڕەکانت و کچەکانت و زاواکانت و بووکەکانت و خزم و قەوم و عەشیرەت و حیزب و دەسەڵات و بیر لای هیچ شتێ نەبێ. بڵێ وەکو زەکەریا بڵێ خوایە ئەو پەڕی پەککەوتەم، بێدەسەڵاتم، بێتوانام، تەنها ڕەحمی تۆ فریام دەکەوێت، خوایە بەی بەهانە هاوارمەوە.